ئەم کتێبە بۆ هەر کەسێکە کە مۆبایلی زیرەکی بەدەستە کە ڕۆژانە قاچێکی لە ناو دنیا و فەزای دیجیتاڵی و مەجازیە و قاچێکی لە ناو دنیای واقعیایە. کاتێک خوێندکارێک بە دڵ و دەرونێکی جوانەوە خوێندنی زانکۆ تەواو کات و لێکۆڵی نوێ بەنجامەگەێنێ هەڵسێت لێکۆڵینەوەکەی چاپەکات و دەیبەخشێت بە زانکۆی سلێمانی. لێرە دلێر عەبدولخالق نووسەری ئەم لێکۆڵینەوەیە. سڵاو لێ بکات دلێر، ئەم کاتۆ باش پیرۆز بێت. زۆر سپاس دەکەم. پیرۆز بێم ئەم بەرهەمەولی ئەەکەم ئەمە تا چەندێک گرنگە بۆ زانکۆی سلێمانی بۆ ئێستای دۆخی کوردستان. بەڵێ ئەم کتێبە گرنگەکەی ئەوەیە لێکۆڵینەوەیەکی زانستیە بە میتۆدی زانستی زانیاری و داتا کۆکراوەتەوە کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی بەکارهێنانی پلاتفۆرمەکانی سۆشال میدیا و فەیسبوک چۆنە لە هەرێمی کوردستان پلەی پێش پێبەستنی کاربەدەستانی ناو دامەزراوەکانی حکومڕانی هەرێمی کوردستان بە سۆشال میدیا چۆنە. ئەمە تا چەند ڕنگدانەوەی ئەرێنی یان نەرێنی هەبوو لەسەر شێوازی حکومڕانیان. ئەم کتێبە بۆ هەر کەسێکە کە مۆبایلی زیرەکی بەدەستە کە ڕۆژانە قاچێکی لە ناو دنیا و فەزای دیجیتاڵی و مەجازیە و قاچێکی لە ناو دنیای واقعیایە و هەروەها دوو بابەت ئەکاتە مەوزوع کە دوو بابەتی زۆر گرنگن بە نسبەت کۆمەلگاکەی ئێمەوە. سۆشال میدیا زۆرایەتی کۆمەلگای کوردستان سۆشال میدیا و فەیسبوک بەکارێنێ. حکومڕانی دروست ئێمە هەرێمەکەمان دەرگیری کۆمەڵێک کێشەی و قەیرانی قانونی سیاسی دارایی کارجێڕی دامەزراوەی لاوازە و ئێمە پێویستمان بە پەرەپێدانی حکومڕانی دروستە بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی دەستوری لە چوارچەوەی عراقا بەهێز بکەین. بۆ ئەوە ئایا ئێمە فەیسبوک و سۆشال میدیا بەکارهێنین بۆی بخینە خزمەت مرۆڤ و دادپەروەری و باشکردنی ژیانەوە یاخود وەکو ژاوەژاوێکی دیجیتاڵی بەکاریهێنین تەنیا کات بەسەربین. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەمڕۆ بۆ ئامادەبووان مامۆستایان و خوێندکاران و موانە بەڕێزەکان باسی ئەوەم کرد لە ڕووداوەکانی ئەم دوای دووگەڕەکە دوو جوگرافیا بچووکەی ئەشرەفیە و شێخ مەقسوود سۆشال میدیا دەوڵەتی دیجیتاڵی بۆ کورد دروست کرد. مەبەستمان لەم خاڵە چی بوو؟ ئەو سنوورە دەستکردانەی کراون کە کوردستان دابەشکراوە بەسەر دەوڵەتەکانی عراق و تورکیا و سووریا و ئێرانە خەڵکی هەرێمی کوردستان لە قامشلۆ لە مەهاباد لە هەولێر لە هەموو لە دیار بەکر هەمویان هاو سۆز بوون لەگەڵ ئەو بەداخەوە تراژیدایی لەو دووگەڕەکە کوردیە ڕوویدا و ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە دەوڵەتێکی دیجیتاڵی کە ئەندامەکانی و خەڵکەکانی بریتین لە بەکارهێنەرانی فەیسبوک و پلاتفۆرمەکانی ئێکس و پلاتفۆرمەکانی تیکتۆک دروست بێ. لێرەوە یەکێک لە بنەماکانی حکومڕانی دروست بریتیە لە دروستکردنی کۆدەنگی. کۆدەنگی یعنی چی؟ خاڵە جیاوازەکان دەسازێنی خاڵی هاوبەش دروستەکەی. ئێمە لە کوردستانە زۆر ئازانی لە پەرتەوازەی لە دابەشبوون لە خاڵی جیاواز لە گروپی بچووک. پێویستە لەمەوە دەرسێ وەربگرین کە ئەم پلاتفۆرم و تەکنەلۆژیایە بەکار بێنین بۆ پرۆژەیەکی دوور و درێژتر کە چۆن بتوانین هەست و سۆزی کوردانە لە ناو گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێزتر بکەین. ینی تۆ ئەگەر دیقەت بیت پلاتفۆرمی ئێکس بوو بە باڵوێزخانی نەتەوەیی کورد لە کێشەکەی ڕۆژئاوای کوردستانە. پەیامەکان بە زمانە زیندوەکانی دنیا مێنشنی ڕێکخراوە گەورەکانی مجتەمەعی مەدەنی ئەکرا بۆی ئاگادار بن. فەیسبوک بووە پەرلەمانی میلی خەڵکی کوردستان هەموو خەڵک لە هەموو شوێنەکان ئاگامان لێ بوو. تیکتۆکیش کە نەوەی زێت ببوور بەکاریهێنن نەوە گەنجەکە بەکاریهێنن بۆ هۆکاری بەرگریەکی گەنجانە کەواتە قسەکە لەسەرەوەیە. سۆشال میدیا نەخراپە نەباشە زانست پێمانەڵێ ئەمە ئامرازێکە کە ئەکرێ بیخەیتە خزمەتی پەرەپێدانی دادپەروەری و باشکردنی کۆمەلگا و شەفافیت و سەیتەرەکردنی گەندەڵی بە پێچەوانەشەوە ئەکرێ بیکەیتە ئامرازێک بۆ قۆڵبوونەوەی کێشە و ناکۆکیەکان بۆ کێشە و مەشاکیل بۆ دروستکردنی زانیاری ساختە هەژماری ساختە. ئەمڕۆ ئەمە پێشکەش بە زانکۆی سلێمانی کرد چۆن بوو ئەو بڕیارەتدا؟ بەڵێ من قەرزاری زانکۆی سلێمانیم خوێندنی ئەکادیمی خوێندنی باڵام لێرە تەواو کردو. جارێکی تریش قەرزاری زانکۆی سلێمانیم کە بۆ من بوو بە کەناڵێکی گەورەی پێگەیاندنی سیاسی قەرزاری مامۆستاکانم. کەمترین دیاری ئەوە بوو ژمارەیەکی کەم لە کۆپی نووسراوەکەم هێنا پێشکەشی خوێندکارانی بەشی ڕاگەیاندن و مامۆستایانی تری کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان کرد. بەڵام ئەمە کتێبێکە
بۆ هەر کەسێک بۆ ڕۆژنامە نووسان بۆ چالاکوانانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ سیاسیەکان بۆ کاسبکاران هەر کەسێک کام ئامرازە بەکارێنێ مۆبایلە زیرەک و پلتفۆرمە بەکارێنێ بۆ ئەوەی ئامرازەکە ئەو بەکارینێنێ ئەو ئامرازەکە بەکاربێنێ پێویستمان بە خوێندەواری میدیایی هەیە پێویستمان بە هۆشیاری زیاتری بەکارێنانی پلتفۆرمەکانی سوۆشال میدیا هەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە پیرۆزم بەرهەمە زۆر سپاسانەکەم بەڵێ ئەوکە جوبیستی بوون ئەمە تایبەت بەو کتێبەیەکە ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی لێرە دخالەت کە پێشەشی بە زانکۆی سلێمانی کرد کە سۆشیال میدیا و حکومڕانی دروستە لە هەرێمی کوردستاندا کە وەک لایەنێک کە بە شێوەیەکی دروست سۆشیال میدیا بەکاربهێنرێ بۆ پرسە نەتەوایەتیەکان.